کاریگەری سزاکانی ئەمریکا بۆ سەر کۆماری ئیسلامی ئێران بۆ هەرێمی کوردستان دوو دیوی هەیە. ئەگەر بە وریاییەوە مامەڵە نەکات ئەوە زیانی پێدەگات و بە پێچەوانشەوە دەرفەتی ئەوە هەیە کوردستان و سلێمانی ببنە مەڵبەندێکی ئاڵۆگۆڕی بازرگانی. بە پێی سزاکانی ئەمریکا بێت بەندەر عەباس بەڕووی ئاڵۆگۆڕی بازرگانیدا دادەخرێت. داخستنی ئەو بەندەرەش زیانی بۆ کوردستان دەبێت. هەر ئەوە ژوا دەکات پریشی ئاگری سزاکانی ئەمریکا لەمڕۆ بەرهەرێمی کوردستان بکەوێت. جێگری سەرۆکی ژووری بازرگانی بازەوە دەکات لە ئەگەری داخستنی بەندەر عەباس ئەو کاتە بە دیلەکەی قەسەر دەبێت و لەوێوە کاڵا و شمەک ڕەوانەی عێراق دەکرێت و بەشێک لە کاڵاکانیش لە هەرێمی کوردستانەوە دەبرێنە ئێران. ئێمەش تا حەدێ تووشی کێشە بین بەهۆی ئەوەی کەوا لە زۆربەی کاڵا و کەلوپەلی هەرێمی کوردستان ئەوەی کەوا لە ئاسیا و لە وڵاتانی بڵین ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە کە دێت لە بەندەر عەباسەوە زۆربەی کاڵا و کەلوپەل هاوردەی هەرێمی کوردستانەکرێ. ئێمەش لەوێ تووشی ئاستەنگ و تەنگژەیە کە بین ئەگەر بێت و لە قەسرەوە دەواازێکی سەر ڕئیسیە بێ ئەگەر بێت و لە باشووری عێراقا مزاهرات و ئەمانە نەبێت ویان ئیستیقرارێکی سیاسی هەبێت و ناحی ئاسایش و ئەمن تەواو بێ ئەتوانین لە قەسرەوە هاوردەی بکەین. لەو حاڵەتە هەرێمی کوردستان نەبێتە بازاڕێکی گەورە بۆ هەناردەکردنەوەی ینی ڕی ئەکسپۆرتی پێوترێ بۆ کۆماری ئیسلامی ئێران. هەر سەبارەت بە سزاکانی ئەمریکا بۆ سەر ئێران نێچیرەڤان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم ڕایگەیان هەرێمی کوردستان لە چوارچێوەی عێراقدا مامەڵە دەکات و تا ئێستا هیچ بەرچاوڕوونیەکیان نییە. هەروەها ژووری بازرگانی و پیشسازی سلێمانیش تا ئێستا بەرچاوڕوون نییە و نازانێت دۆخەکە چی لێ دێت. لەگەڵ ئەوەشدا بازرگانەکانی دەستیان بە ئامادەکاری کردووە. ئەم مەسئلەیە پەیوەندی بە هەموو عێراقەوە هەیە و ئێمە ئەو یاسا و تعلیماتانە جێبەجێ دەکەین ئەوانەی کە لە عێراقەوە دەردەچێت. نازانین ئایندەی بەردەممان چییە چی نییە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە. حتمما ئێمە سنوورێکی بەرفراوانمان هەیە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە. حتمما ئەم جوڵەی بازرگانیە بەرەو باشی و بەرەو چاچی ئەڕوا. ئێمە کۆنتاکتمان هەیە لەگەڵیانە بەبەردەوام وەفدیانیت بۆ ئێرە لەسەر کاری بازرگانی و پیشەسازی قسە دەکەین. دوێنێ وەفدەیشتریشان هاتون بۆ ژووری بازرگانی بەردەوامین لەگەڵ کۆبوونەوەکان ئێمە بتوانین کەوا بتوانین سوود بە شاری سلێمانی و کوردستان بگەێنین. ئاڵوگۆڕی بازرگانی نێوان هەرێمی کوردستان و ئێران ساڵانە زیاتر لە 6 ملیار دۆلارە و بەشێکی زۆر لە کاڵای ئێرانیش لە هەرێمەوە ڕەوانەی شارەکانی عێراق دەکرێن. ئەمریکا قۆناغێچینەوەی سزاکانی سەر ئێرانی دەست پێ کردووە. دۆناڵد ترامپیش دەڵێت هەر وڵاتێک بازرگانی لەگەڵ ئێران بکات وڵاتەکەی بازرگانی لەگەڵدا ناکات. بەڵام تا ئێستا هەڵوێستی بازرگانان و حکوومەتی هەرێمیش ڕوون نییە. عەبدوڕەحمان ئەبوبەکر، کێنێن سلێمانی.